سڵاوتان لێبێ بەڕێزان. ژیانی ئەم دنیاە بە جۆرێکە کە هاتندێی ئەنواع ڕوودا و بەسەرمانەیە. زۆر کەسمان هەیە بەهۆی ڕووداوێکی بچووکەوە دڵی لە برایان خوشکێکی خۆی عاجز بووە. بەڵام گرنگ ئەوەیە ئەم عاجزیەتێ درێژە نەکێشێت دوای مدەیەکی کەم بغز و خینەکان لابرن و ئاش بنەوە. ئێستا مانگی ڕەمەزانە بەرەو نزیکی جەژنی دەچین. ئەمە زۆر گرنگە بۆمان کە ئەگە دڵمان لە کەسێک عاجز بۆیان کەسێک لە ئێمە عاجز بووە بچین دەستکەینە مەلی و ئاشتی بکەینەوە لەگەڵ هاوڵاتیان لەسەرم بابەتە قسەکەم زانیم تا چەند گرنگە ئاشتبوونەوەی تەواوەتی بکەین لەگەڵ کەس و کار و نزیکەکانمان هاوڕەکانمان لە ڕەمەزان ئامە بکەین بۆ خێرە گەورەکەمان دەست بکەوێت لەگەڵ مابن من لەگەڵ هاوڵاتیان لەسەر ئاشتبوونەوە و کۆتاییێنان بەناکۆکیان قسەکەم ئێوەش بینەری بەنامەکەم بنفەن. ماڵەوە خواد لەگەڵ مانگی خۆشنەوە ڕەمەزان خۆشە بەلا وڵات بەخوا بڵێم چی تایسە باش بووە وڵی ئەم دە ڕۆژە ئەوەیە جەوەکەی تۆزێ گەرمە ئیشەکەی زۆری نەمان تەواو کردو کەمێکمان وەرە وڵات شکر بۆ ئەڵڵاه. باشە بەرەو جەژنە ڕۆین نزیکە بینەوە لە جەژن هەندێک کەسمان هەیە دڵیان لە یەکتری عاجز بووە. چی دێ بۆ کەسانە کە ئاش بنەوە فرسەتە بار خێرەکەی ڕەمەزانێ لە وڵام من حەزمەوەی ئەژم هەر کەسێ ناڕەحەتی چیشتێکی هەیە وڵا هەر لە بە ڕزای ئەڵڵا هەر خۆش من لە یەک چۆن ژیان لە خۆ دەزانین ژیان کورتە و وڵا ژیان ئەوە نییە بڵی ڕەمەزان ئەن کێ بێنێدا ڕەمەزانی تر وڵا داوامە هەر کەسێ ناڕەحەتیگەی گردنی یەکتری نازاکەن ڕەمەزان فرسەتی باشە بۆ خەڵک ئەوەیە سیوامان دەست ناکەوێت خێری وا هەر دەزی وار تا ساڵێتتر ئایا کەسێ بمێنێ گردنازای بخوازێری ئاشت بوونەوەکە لە ڕەمەزانە بکەن خێرەکەی زۆر گەورەترە لەوەی تۆ ئاخیری بکەن وڵا خێرەکە بە تاکی زۆرترە ئەرە وڵا ڕەمەزان ئێستا من بڵێم ئێستا وەکو ئێرانیە من لە ئێرانیم لێرە هەر کوردی هاوزمانی یەکترین شاری خۆتەیە وڵا هەم من لەخوا بەزیابێ لە خەڵکەکە زۆر وڵا ڕازیم بەدەست گەڕەکەەکە من چەند جار لە چەند شوێنێشن لەم گەڕەکە لەخوا بەزیاوێ خەڵکی ئێرە زۆر وڵا ئیماندارن و ئەوە خەڵکی زۆری مەسن حیفە وڵا ئەم ڕەمەزانە ئەوەی سەر باسی ئەوەت کرد کە کابرا گردنی یەک ئازا بکە وڵا ڕەمەزان فرسەتی وا دەست ناکەوێت کە وڵا دوو ڕۆژە بیرتە جاران کە جەژنە هات گەورەکان چون هەر کەسێک لە بنەماڵەکە دەنگی نەبایە بەیەک بە زۆر دەستیان نەکردە ملی یەکتری ئاشتیانەکردنەوە ڕەحم و ڕیشەکە زۆر بوو کاکە مەسن بەخشیشەکە زۆر بوو جاران و جەژنە ئیتر بەرەو جەژنە ڕۆی نابێت کەس لە دڵی لە کەسی وڵا ئیتر کابرا مەسن جەژنە دڵی پێ خۆشە کابرا قەرزێکە بوو نمونە کابرا ببەخشی ئیسە زانێت وەعزیەتەکە وەیە گرانیەکەیە مەسن تۆزێ کەم و کەسرە کارە کۆتا بێ لە قەرزە لە دڵێشانێکە چی کرد لەبەر ڕزای خواگردنی یەکازاکەن باوەڕی بە دینی ئیسلام هەبێ و بەڕێژوو بێ و لەم مانگە پیرۆزە پێم وایە واجبی سەرشانێتی لەگەڵ هەست کەسێکە عاجزبوونیە دڵێشانێ بوو بێ لەم مانگە کۆتایی پێبێن ئەڵێن ئازایەتی لەوان نیە ئەگەر تۆ با بڵین کەسێک کە کێشێکی لەگەڵ تۆ دروست کردووە تۆ بڵێ وڵا خەتایەوە بۆ ئازایەتەکەی ئەوەیە کە تۆ لەسەر هەکبی تۆ بڕۆی ئاشتی بکەیتەوە لە بەرۆی تۆ پێم وایە مشکیلە زۆر وردی نەکەیتەوە باشە بە تایبەتی لەم مانگە تێگەشتی هەموو شتێوەلا بنیت و لەبەر خاتی خوا مانگی ڕەمەزان تۆ پێ دەست پێش خەریکەی بنێ بەجەرگی خۆتەوە کۆتایی بۆ کێشێ بە تاکید وایە زۆر کەسیشمان هەیە بینیمان لە دوای ئاشتبوونەوە بینیان زۆر خۆش بوو من هەر وایە شەیتانەکە لە بینیان نەنەما خۆ بە تاکید وایە ئینسانی شەجاری وایە ئینسان کەوتە دنیا و غەڵەتی شەکا و تێکشی ئەوێ لێبوردنیشی هەبێ و زۆر خەتایان بوو بێکرێ خەتای ئەو بوو گرنگەوەی گوێی پێ بە تاکی جا من ئەگەر یەکی غەڵەت بەرام بەرم کا منیش بە هەماشەوە کاوێ فەرقم چێ لەگەڵەوە ئەیوانە بە تاکی ئەو کەسانی کە بغزۆخین لە دڵیانە هەڵەگرن تا چەند خۆشیان ناڕەحەتەکەنەوە حتمما هەر وایە نامرتاحن زۆر نامرتاحن نەکەنە شوێنی کۆبوونەوەی بە تاکید وایە هەر بەو تەڕانی بگەڕێ وڵی ئەگەر لێبوردەیی هەبێ شتێکی باشەوەمانە زیاتریش ئێمڕۆ مادەوای لە خەڵک کرد زیاتر ئەم حیزبانە کە لە دوایەوە یەکەوە هاتنە کوردستانەوەمانە تەماعێ دروست بوو بۆ خەڵک زیاتر ئەوە وای لێ کە دوێسە خوشک و برایەتی نەماوە خۆشەویستی نەماوە هیچ شتێک نەماوە زیاتر سەبەبەکە ئەگەڕێتەوە من ئەیگەڕێن بۆ مادە ئێستا کێشێک ئەگەر دروست بوو بێەوە ڕابردووە تا چەند گرنگە پێ بە و کێشانەی ڕابردووە بنێ بەرەو نزیکی جەژنەچین و ڕەمەزانیشە دڵمان پاکەینەوە لە یەکتر
زانی چۆنە ئێستاچەیە خەڵک ئەگەر ئاشش بێتەوە تاکید بە ئەو ڕقوقینە هە لە دڵیامێنێ کردی کە دەست پێکاتەوانێ یعنی تا سەر نییە ئاشبوونەوەی ئیمڕۆی ئینسانەکان تا سەر نییە بەڵام خێرێکی گەورەیە ئەگەر ئینسان غەڵەتیان بەرامبەر کرد ئەم دڵگەورەی بکە ئەم برج بچێ و بەرامبەر ئاشکاتەوە سەر ڕایوەشی کە غەڵەتیان بەرامبەر زۆر ڕاستە ئەوە حەقە بەڵام بەخوا کەس نایکە من دڵنیام کەس نایکەوەمانە منەڵم بۆکو پێم وتی پێشتریش بیشیکەی هەم دەست پێکاتەوە ئینسانەکان ئەو ڕقوقینەیە لە ناو ناخمانە ڕوە جاران لە جەژنا یان نزیکی جەژ نەبوونەوە گەورەکان دەستی بچووکانیان نەگریان ویلابی ئاژنەوە نابێ جەژن بێت و کەسێک لەگەڵ کەسێکی کە دەنگی بەیەکەوە بڵێەوە بەڵێ جاران وا بۆمانە کاکە وەکو پێم وتی ئینسانەکان گۆڕاوە ئیسەی ئینسانەکان گۆڕاوە کاکە خاصن ئێستاچێ ئەمجی لە تازە کارێکی کردووەمانە تاسیری لە گەورەکانیش کردووە تاسی لە گەورەکانیش کردووە بۆ هی ئەوەی سایتی من ئەڵێم بۆی مناڵەکەمەوە لەگەڵ ئەوە ڕێک نێ بامیش ڕێک نەبوومەمانە زۆر 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 لە ساسە شتەیە تاسیری تێکردووەمانە تا چەند گرنگەی تر واز لە دڵێشان ئەبێ بڕۆی ئەر خەتاباری ئەو کەسێک دەستکەیتە ملی و دەستی ماچکەیت و داوای لەبوردنی پێ بکەیت جابزانە لای خوای گەورە چەند پادەکەیش چەند گەورەیەگە ڕەمەزانەوە گەورێ بە قوربان ئاوای ئەرێوەڵا ڕۆڵە بۆمان هەیە چوت کە ئەو دنیا مردنە حتا کی ئەزانێت بگەمە ماڕۆ خوای زانی ناخۆش ئەگەر یەکێکمان ببرین و دەنگمان لەگەڵ یەکانە کە ناخۆشە دەخوای گەورە ئەفومان ناکات بە قوربانی و خوایجان ئەگەر خێرەکەیش لە ڕەمەزانە دەستمانکەوێن دوای نەخەی نەیخێنە دوای ڕەمەزان بە ئەو خێرە گەورەی لە ڕەمەزانە دەنگم لە تەک بسڵمانێکە نەبوو پار مانگی شەعبان هەر سام لەیرۆ ڕۆیشتم دەستی ماچ کرد و دەستم کردە ملی و بەخوا ئەوتم بەخوا بێگەرزن ئازاکەی تۆش گەردی من ئەدەڵات بۆ لەولا بە خۆماتم و لەخوا بردیاوە دەی ئەوە خێرەکی گەورت منسی لای خۆش تۆمار کراوە بەخوارێ بەخوا بە قوربان دنیا هیچی تا بەسەر نییە پشتا و پشت ئاوە ئەڕوە کەسمان بینی شەو خۆت بەیانی هەڵنەساوە ئارێ بەخوا ئامۆزایەکم ساق و سەلیم بوو میێشکەر ڕۆژ و گر لە خواترس لە سوش دەکا بەیانی نوێژی بەیانی کردووە سەری بەرز نەکردوێت و بە قوربان و لەو دنیای جبەست تاقەم یەخوا دەستە خۆش ئەرێ وەڵڵایی بۆ ئەوە ناشێت دەنگ لە یەک کەزوەر بگریت هیچ چی بەستین ئەم ئاگر و شتای لەگەڵ تای ڕەمەزان ناڕەحەت نییە بۆت بەم گەرمایە جەو گەرمە هەر خۆشی گەرمە بەس ئەمە کێشەی نییە ئەمە ئەیگەڕێنێتەوە چونکەم ئاگرەکە لیۆلین لێرەوە کە نایسۆڕێنین ئەوە شتێکی زۆر زۆر باشە داربی ئینشەڵا چی دەیە بەو کەسانی کە دەنگیان بەیەکەوە نییە و تر بەرەو نزیکی جەژن هەر خۆم یەکێک بووم لەوانەیە کە لەگەڵ دراوسەکانمان قسەم نەبوو هەمومان ناشبووینەوە شکل لەخوا بەزابێ بۆم ڕەمەزانە خۆش بووی کەچوی بۆ لایەن زۆر خۆش بوو ئەوانی ژاتن بۆ نام و منیشم بۆ لایەن ئەوە زۆر خۆشە دڵێکی زۆر گەورەشە تۆ لە ڕەمەزانە ئەم ئاش ڕەمەزانە شابوو لە ڕەمەزانە بوو پێش ڕەمەزان تقریبن لە هەموو دەڕۆژ بوو قسەمان نەبوو بەیەکەوە دوای ئاش بووینەوە زۆر خۆش بوو هیوادارم بۆ ئەوەی کە قسەیان نییە بەیەکەوە لەم ڕەمەزانە ئاش بنەوە ئەڵێن ئینسان گوناحە ئەم دڵە بچکولانەی خۆی بکاتە شوێنی کۆبوونەوەی غەرەز و خین و بغز لە کەسانی بەلا زۆریش دایمە خەفەتی پێ هەرواشە هەروەکو دڵپیسێک وایە دایمە خەفەت ئەخوا چیت هەیە بەو کەسانی کە بەرەو جەژن ڕۆین کۆتایی بە هەرچی ناکۆکێ بیە وەڵی ئاشبوونەوە باشترین شتە بچێت بۆ لای دەست کاتە ملی ئێستا برا هەیە لەگە برا قسە ناکە ئارەوەڵا خوشک و برایە خوشک و برایتر خوشک و برایتر ئەمە هیچ ئەم لاولایەکی تیانە هیوادارم ئەو کەسانە هەمویان بچن بەدەم ئەوەی کە بچێت قسەی لەگەڵ بکاتەوە قینە بەرایەتی نەبێ کۆتایی پێ بێ بەس ئینسان دڵی گەورە بێت چەند خۆشەویستە ناو خەڵک زۆر خۆشەویستە ئەرەوەڵی نەمان هەیە کەسێکە بینی دڵی گەورەی لە خۆتۆ ڕەحمت بۆیە حد بەڕاستی وایە يا رب لك ناري فرنور يا كبرك يكيرنا گوناحە یعنی تۆ مادەم کە ئیسلام نابێ دەنگ لە بین یەکتر هەبێ ئەمە جگەلەوەی ئەگەر ئاشتبوونەوەکۆ بخەنە ناوم ڕەمەزانە خێرکی گەورەشیان طبعا وایە طبعا کەست بینیوە ئاوا دوو نەفەر کێشیان هەبوو بێ و دوای ئاشتبوونەوە بەی ناخۆش بوو وڵی خۆم نەمبینیوە بەس تیاتی لەم بین ناتیاتی بەس خۆمان ئاشمان کردن تۆ دانگ شتیا تۆزێ خۆی عسی کردو هەتر هەڵی بۆێن ئینشەڵڵا ئەنج ئاشکەینەوە
هەوڵتان داوە ئیشاءڵە تا چەند مرتعبی کە ویشەتان کردو بینی دوو کەسان ناست وڵا وازم ساڵەکە بە تاواتی بەڕژم ینی وەن پێ خۆش کاش بنەوە بەڵێ ئەرەوەڵا کەسێ دەنگ لەگەڵیان نەبیان ئەو لە چۆ عاز بوو من باشم لەخوا بەزێبە لەخوا بەزێب ئەوم نییە باشە ئەڵێ نیسان گونا حەمدڵە بچکۆلەی خۆی بکاتە شوێنی کۆبوونی غەرەز و قین و کێشە دایمە خەفەتی هەر وایە خۆ دڵ بۆچی بە دڵ ئەگە دڵ پاک نەبێ بۆچی باشە لەوانە ژیانەکەی ژیانێکی کورتە تۆ تەمەنەکەت 50 40 60 ینی گوناحە تۆ دەنگبران هەبێت ناخۆشی هەبێت بە گەنجی ژەمرێت تەمان تۆ جارە تۆ هەیە لە دایکە بێت دوو ڕۆژ هەوالی نە ئەنی وفاتەکە ینی مە شتێکە ینی تەمەنەکەەوە نانێت تۆ عاجزی هەبێ مشکلە هەبێت چەند ناخۆشە تۆ لەگەڵ کەسێکا دەنگ بە یەکەوە نەبێ یەکێکتان ژیان جێبێڵن و بەو شێوازە طبعا ئەلە دنا لای خۆی گەوەڵی چی ینی چۆن لە ڕوویە سەبڕی وانە سەر شتێکی بچوو خوا دەڵی خۆی گەرمەوە ئەنی ئاژم نوێشکەم ڕۆژ و گرم ینی هەموو شتێک لە ڕای خوا ینی وایتە دەڵێن ئەم دڵی کە خی گەورە بۆ ئینسانی دروست کردووە پارچە گۆشتێکی بچووکە زوڵم لە خۆی دەکا ئەگەر بێت و بیکاتە شوێنی کۆبوونەوەی غەرەز و قین و کێشە و گرفت لەگەڵ چواردەورەکەی خۆیان لەبەرەوە ئەگەر لەگەڵ کەسێک عازیت هەیە فرسەتێکی گەورەیە خێرێکی زۆر گەورە دەسەکەوێ بچۆ با نەچینە دوای جەژن نەچینە دوای ڕەمەزان ئاشت برەوە لەگەڵیا دەستکەرەمەلی داوای لێبوردنی لێ بکەت بە داوای لێبوردن دڵنیاوە خۆشەویست و گەورەترە بی پێی کەم نابیتەوە و خێرێکی گەورەیش دەسەکەوێت چونکە تۆ لەبەر خاتری خوا ئەچی ئەم کەسە ئاشتەکەیتەوە هیوادارم هەرچی کێشە و ناکۆکیە بەلایەوە بنین بچین ئەم ڕەمەزانەوە ئەم جەژنە بکەینە جەژنی ئاشتەوایی هەموو لایەکمان بەنامەم جارم پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گۆردان سپێرم خواتان لەگەڵ